هەرێمی کوردستان لە ساڵی 2012 توانای پشکنینی یەک حەبی پاراستۆڵیشی نەبوو و هەرێمی کوردستان ئێمە لە وەزارەتی تەندروستی لیژنەیەکمان هەبوو 3 کەس بوون کە ڕێیان بە ڕۆشتن و هاتنی دەرمان دەدا. ئێمە دەستمان کرد بە ئاکتیڤکردنەوەی مختبەری دەرمان، دەستمان کرد بە دروستکردنی کوالیتی کۆنتڕۆڵ، بەهێنانی پزیشکانی دەرمانساز و بەهێنانی پسپۆرانی کیمیا و بەهێنانی پسپۆرانی مختبەری و هەتا دوایی. تاکو ئێستا ئێمە لە مانگێکدا 1100 باج دەرمان فەحز دەکەین و لە 90% دەرمان ئەتوانین پشکنین بۆ. پزیشکی دەرمانسازمان داناوە لە بازگەکان، لە دەروازەکان، لە فڕۆکەخانەکان. هەروەها ستیکەر و نرخی دەرمانمان لەسەر پاکەتی دەرمان داناوە. بێگومان ڕیفۆرم هەر بەردەوام بووە. ئەمە لە ماوەی 2 ساڵە هەتا ساڵی 2014 ئەمەمان کرد. لە ساڵی 2014 پێمان وابوو کە دەبێت ڕیفۆرم لە یاساکانیشتا بکرێت. پێمان وابوو کە ئەو یاسایانەی ئێستا کەرتی تەندروستی پێوە بەڕێوە دەچێت یاساکان یاسای کۆنن و دەبێت یاسای تازە دابنرێت بۆ ئەوەی ئەو یاسا تازانە بتوانێت مۆڵەتی ئیشکردنیش بدا بە کەرتی تایبەت و کەرتی گشتی. بۆیە پێمان وایە ئێمە بۆ کۆتایی هێنان بە گرفتی دەرمانی قاچاغ، بۆ کۆتایی هێنان بە گرفتی دەرمانی تەزویر، بۆ کۆتایی هێنان بە نرخی گرانی نرخ لە دەرمان، بۆ کۆتایی هێنان بەو ئیتیفاقاتانەی کە لە بینی پزیشک و پزیشکی دەرمانساز و کۆمپانیەکانی دەرمان هەیە کە دڵنیام هەندێک لە ئیتیفاقیەکان ناشەرعین، دەبێت دامەزراوەی دەرمان بەدروست بێت و دەبێت حکومەت ڕۆڵی زیاتری هەبێ لە هێنان و دابەشکردنی دەرماندا. بۆیە من لەگەڵ هەموو کەمپینەکان بەم کەمپینی ئێستاشەوە، بەڵام لەگەڵ شێوازی کەمپینەکە من پێم وایە کەمپینەکە دەبێت شێوازێکی هێمن بێ و کەمپینەکە نابێت خەڵک بترسێنێت.